ماوەی 34 ڕۆژە 5 لە زیندانیانی شیلاتزێ دوای ساڵێک و 5 مانگ لە دەستگیرکردنیان لە ناو زیندانی ئاسایشی هەولێر بەهۆی یەکلایی نەکردنەوەی کەیسەکانیان و دادگایی نەکردنیان مانیان گرتووە و وەسێتنامەیان بۆ کەسوکارەکانیان نووسیوە. لە ئێستاشدا ڕەوشی تەندروستیان زۆر تێکچوو و تووشی نەخۆشی بوون. لە مانگی ئابی 2020دا پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی ئاسایش و دادگاوە زیاتر لە 81 ڕۆژنامەنووس و چالاکی مەدەنی و مامۆستایی لە سنووری بادینان دەستگیر کرد. هەوڵمەتی دەستگیرکردنە جگە لە ناڕەزایی ناوخۆ، ناڕەزایی توندی نوێنەری وڵاتانیشی لە هەولێر لێکەوتەوە و ڕایانگەیان ئەو هەڵمەتی ڕەشبگیریە پێچەوانەی ئازادی ڕادەربڕینە و پێشێلکردنی مافی مرۆڤە. کامەران عوسمان ئەندامی تیمی کوردستانی عێراقی CPT بە کورسات نیوزی ڕاگەیان لە 81 ڕۆژنامەنووس و چالاکوانی بادینان 8 کەسیان دوای زیاتر لە ساڵێک لە زیندانیکردن و ئازاردان و ئەشکەنجەدانیان لەلایەن ئاسایشی هەولێرەوە بە 6 تا 7 ساڵ زیندانیکردن سزا درراون و ماوەی زیندانیان تەواو نەکردووە. هەروەها 13 ڕۆژنامەنووس و چالاکوانی تریان دوای حکومدانیان بۆ ماوەی 6 مانگ تا 3 ساڵ و 6 مانگ ماوەی زیندانیان تەواو کرد و ئازادکراون. بەڵام هەڕەشەی ئەوەیان لێکراوە بێدەنگ بن و بەشداری هیچ چالاکیەک و گرتبوونەوەیەک نەکەن. ئەوەندامەی CPT ئاماژەی بۆش کردووە لە ئێستادا 5 لە چالاکوانانی شیلاتزێ دوای زیندانیکردنیان بۆ ماوەی ساڵێک و 5 مانگ بەهۆی دادگایی نەکردنیان مانیان گرتووە. ئاشکراشی کرد لە مانگی 11 ساڵی 2021دا 26 چالاکوانی بادینان بەبێ دادگاییکردن ئازادکران. بەڵام ئێستا ژمارەیەکی زۆر لە ڕۆژنامەنووسان و چالاکوانانی بادینان لە زیندانەکانی هەولێر دەست بەسەرکراون و چارەنووسیان نادیارە. لە دوای بەدواداچوون و دەستکەوتنی زانیاری تیمی کوردستانی عێراقی CPT لە راپۆرتێکدا ئاشکرای کردووە زیندانی کراوانی بادینان پاڵنەری سیاسیان لە پشتە، چونکە پارتی دیموکراتی کوردستان هەوڵ دەدات هەموو ئەوانە سزا بدات کە ڕەخنە لە گەندەڵەکانی حکوومەت دەگرن و لە دانیشتنی دادگاکاندا بە بەڵگەی ناتەواو و ساختە پەردەپۆشی دەکات. هەروەها ئەو ڕۆژنامەنووسانە و چالاکوانانی کە دادگایی کراون هەموو ئەو تۆمەتانیان ڕەت کردوێتەوە کە دراوەتە پاڵیان، چونکە ئەو تۆمەتانە هەمویان بە پشتبەستن بە گەواهیدانی کەسێکە کە لە هیچ کام لە دانیشتگاکانی دادگای هەولێردا ئامادە نەبووە.